داڵقەکانی پێشووی بەرنامەی چارە باسمان لە هۆرمۆنەکان کردووە کاریگەریان لەسەر ڕێخستنی زیندە چالاکی لەشی مرۆڤ. ئەوەی کەمە بەسمانە هەنگاو بە هەنگاو بە دوای هەر یەک لەم هۆرمۆنانە بڕۆین لەکوێ لە شەو دەرێرێن کاریان چیە و چۆن کارەکەن. داڵقەکانی پێشەوە باسی تێستۆستیرۆنمان بۆ کردن کە بریتە لە هۆرمۆنی نێرەکی وەگەر پێویستیش کە داڵقەکانی داهاتوە دووبارەوەتان باسەکەینەوە. بەڵام ئەڵقەی چارە وەک لە پێشەکیەوەمان باسکردن تایبەتە بە هۆرمۆنەکانی مێیەکی یاخود هۆرمۆنەکانی مێینە. ئەم هۆرمۆنانە چین چۆن کارەکەن لەسەر لەشی مێینە و ئایا ئەو هۆرمۆنانە بەس لە مێیە هەیە یاخود لە نێریشا هەیە؟ ئەگەر لە نێریشا هەیە لە نێرا چۆن دروستەکرێت و لەکوێوە دەرەکرێت؟ بەسپاسەوە میوانداری بەڕێز دکتۆر چرۆن نجمەدین هەمەوەندیەکەین کە پرۆفیسۆری یاریدەدەرە و سەرۆکی بەشی ژناو و ناڵبوونی شەلەکۆلۆژی پزیشکی زانکۆی سلێمانی. پاش سپاس. زۆر سپاس. زۆر سپاس. سڵاو لە ئێوە دکتۆر. ئەمێ بۆ دەست پێ بکەین کە باس لە مەسەلەی هۆرمۆنەکان دەکرێت بەتایبەتی لە هۆرمۆنی نێرەکی و لە هۆرمۆنی مێینەیە. ئەم هۆرمۆنانە بە شێوەیەکی گشتی لە تەمەنی 12 بۆ 14 ساڵیەوە چالاکە بن. ئەوەی کە زانیومانە لە ژێر مێشکە ڕژێنەوە فەرمانەکە دەرەیرێ ئەچێتە خوارەوە لە نێرینە ئاچێ بۆ جووتەگونەکان لێەوە هۆرمۆنی تێستۆستیرۆن دەرەیرێت و دەستەکە بەجیاکردنەوەی سیفەتە نێرەکیەکان لە دەنگڕبوون لە ڕوانی ڕیش لە دوجاریش لە تەمەنی زیاترا لە نەمانی مو لەسەر ناوچەی ناوچەوان و کەچەڵبوون باڵێ لە مێینەیە ئەم ژێرمێشکە ڕژێنە کە هۆرمۆنەکە دەرئەکە فەرمانەکە یانی ئازاکە بۆ شۆنێرە بۆ هەم هۆرمۆنی مێینانە دەربکە. بەڵێ ئەمە ئینێرێ بۆ هێلکەدان تەوان و ئافرەت هەر لە مناڵیوە دوو هێلکەدانی هەیە. هێلکەدانەکان لە تەمەنی زۆر مناڵیە زۆر بچووکن بەڵام کە گەیشتنە تەمەنی ئەوەی کە پێڵێن باڵغ بوون کە ئافرەتەکەوێتە سەرسووری مانگانە ئەم هێلکەدانانە زۆر چالاکە بن. چالاک بوونەکە مانای چیە؟ هێلکەدانەکە بەهۆی ئەو هۆرمۆنانەی کە مێشکەوە ئەی ڕێژێ بەداخەوە ناوەکانن بەنگلیزیە کە پێڵێن GNRH کە ئەمە هۆرمۆنێکە کە وەکو پێوتین لە مێشکەوە ڕێژێ ئەمە ئازەدا بە هێلکەدان بۆی هۆرمۆنەکانی ژنانە بڕێژێ کە هۆرمۆنەکانی ژنانە ئەڕێژێ هۆرمۆنەکانی ژنانە لە خۆیەوە ناڕێژرێ ئەبێ هێلکەدان هێلکە دروستکە هێلکە پڕە لە گەرا هەموو مانگێ هێلکەدان دەست ئەکا بە دروستکردنی چەند هێلکەیەک لە کۆتاییدەیەکێ لە هێلکەکان ئەمێنێتەوە. ئەم هێلکەیە کە ئەمێنێتەوە ئیشی ئەم هێلکەیە ئەوەیە کە هۆرمۆنەکانە ڕێژێت. باش ئێستا پێتەڵێم چۆن هۆرمۆنەکانە ڕێژێت. دکتۆر ئەم بابەتە زۆر بەلامەوە گرنگە بۆی کە بۆ خەڵک زۆر ڕوون بێ کە ئەفەرمووی هێلکەدانەکان بچووکن بۆ نمونە ئێستا مۆدێلە دروستکراوەیەکی نمونەی مرۆڤە سیەکان مەلا بردەوەی کە ئاسان بێ هەمیشە کە باسی دڵمان کردوتمان دڵ بەقڕ مشتێکە. باشە ئەمە جگەرە باشە ئەمە لێرە ڕیخۆڵە گەورە و یاڵی ڕیخۆڵە باریکە و ڕیخۆڵە ئەستورەیە وابزەم هێلکەدانەکانە پێێتە پشتی ئێرە و دەرمن ئەمانە لابەرم ئەمە جگەرە ئەمە گەدەیە تاوان جەناب لەمون باشترە زانین بۆ بینەرەکانە ئەمەش ئەبێت با ڕیخۆڵە باریکە و ڕیخۆڵە ئەستورە ئەکەونە شو هێلکەدانەکان لە هێلکەدان زۆر لە خوارەوەیە چونکە زۆر ئافرەت کەیە بۆ لامان ئەڵێ ئێرەمە ئێشێ بزەبت ئەڵێ ئێرەمە ئێشێ ئەمە هێلکەدان نییە. هێلکەدان زۆر لە خوارەوە وتمان حەوز یا نازم بە کوردی حەوز ئاسایی بڵێ هێلکەدان ئەکەوێتە خواری خوارەوە تقریباً ئەکەوێتە ئەم مەنتیقانەوە. یعنی کە ئەفەرمووی ئەڵێ ئازاری بەرمووسەڵانم هەیە ئازاری بەرمووسەڵان هێلکەدان نییە. هێلکەدان نییە باشە. ڕەحم یەک تۆز بەرزترە بڵێن ڕەحمی ئافرەت تۆزێک بەرزترە بەس هێلکەدانەکان ئەکەونە خوارەوە زیاتر. باش ئەکەونە خوارەوە. ڕەحم ئەوەی کە ئێمە لە بەرنامەکانە باسمان کردووە لە سەرتاوە خۆی کە ڕەحم هەیە با بڵێن لە تەمەنی باڵغ بوونا بەقەر هەرمەیەکە بەقەد هەرمەیەکە لە باڵغ بوونا ڕەنگە لە هەرمەیە بچووکتر بێت لە ئافرەتی کامڵا بەقەد هەرمەیەکە یعنی لە ئافرەتێکی 25 ساڵە بەڵێ 7 سانتیمەترە 7 سانتیمەتر بەقەر هەرمەیەکە دوای کە دووجانی دووسەوە بەقەر شووتیەکی لێ بەڵێ زۆر گەورە بێت قۆڕانەکانی دووجانیە. هێلکەدانەکان قەبارەکەیان چەندێکە بێ بۆ نمونە ئەمەنەیە هێلکەدانەکان قەبارەیان لەوانەیە لە گوێزێ بچووکتر بێت گوێزێکی بچکۆلە بەقەر دەنکە بایامێکە بێت بەتەسەڵ لەوانەیە لە مناڵیە بەقەی دەکەن دەنکە بایامێکە بەس دوایەوە گەورا بێ لە پێش بڵێن لە دوای پیربوون ئەگەڕێتەوە بۆ ئەو دەنکە بایەمە و لە مناڵیشان لەوانەیە دەنکە بایامێ بێ بەس لە وەختی باڵغ بوونە گەورە ئەبێ ناڵم گوێزێک بە تەواوی بەس لە گوێز بچووکتر وەکو چی یعنی تۆزێک بچووکتر لە گوێز تۆزێک بچووکتر وەکو هەڵماتێکە بێت تقریبا بەڵێ بەقەی هەڵماتێک باشە. ئەمە ئەگەر کۆندامی زاوزەی مێینە بێت ئەمە ناکاتە هێلکەدانەکان ئەلێرەیە؟ بەڵێ ئەم سپیانە هێلکەدانەکانە سپیە هێلکەدانە ئەمە ڕەحمە ئەمە بۆ ڕێکانە کە چێتە سەر ڕەحم ئەمەش هەردوو هێلکەدانە. هێلکەدان یعنی بە ئاوا هەڵنەوەستراوە یەک تۆز خۆی ئەکەوێتە خوارەوە چکە لیگەمنتێکی تۆزێک شلە ئەکەوێتە خوارەوە بۆ ناو ڕەحم
کە تۆزێ لە خوارەوەی و حەجمەکەشی بزەبت ئەوە نەیە لە مناڵان و لە ژنانی بڵین دوای تەمەنی ناومێدی پێڵێن لای خۆمان بەڵام لە ژنێکە کە مناڵی بێە لە کچێکە کە سووری ماگانەی هەبێ ئەم هێلکەدانە گەورەترن بۆ چونکە گەراکان گەورە ئەبن گەراکان گەورە ئەبن خۆیان حازرەکەن بۆ ئەوەی هێلکە دروستکەن بەڵێ ئەمەش دوجار گەورەبوونی ئەم هێلکەدانە کە فەرمووت بۆ نمونە لە تەمەنی مناڵی مەسەڵەن لە کۆرپەیە بەقەر بامێکە دوای بەقەر هەڵماتێشی لێیە لەوانەیە دوای لە گوێزە بچووکتریش بێت ئەمەش دووبارە کاریگەری ئەو هۆرمۆنانەیە کە ئالێرەوە لە ژێر مێشکەوە دەرێت و پێڵە دەستکە بە ئیشکردن باشە لە تەمەنی 12 بۆ 14 بە شێوەیەکی گشتی مێشک دەسەکا بە ڕژاندنی ئەو هۆرمۆنێک کە فەرموودیان ئاڕێت هیومان گۆنادۆترۆپین ریلیسین هۆرمۆن ئەم هۆرمۆنە کە دەردرا هێلکەدانەکان دەسەکات بە چالاکبوون و هێلکە دروستەکە و هێلکەکە دەسەکات بە ڕشتنی ئیسترۆجین خۆی ئەو هۆرمۆنە بۆی معلومەکە بەڕاستی بڵێن ئەو هۆرمۆنە تەسیرەکاتە سەر ئەنتیرەپیتیتەری وابزانوتت ژێرمێشکە ڕژێن ژێرمەشکە ڕژێن ئەو دوو هۆرمۆنی ترە ڕێژێ کە پێڵێن LH FSH یعنی ئەو ئیعازە دێ بۆ ئەنتیرەپیتیتەری کە دوو هۆرمۆنی تر بڕێژێ لە تەمەنی بڵێن ئێستا باڵغ بوون لە تەمەنی 11 و 2 دەست پێەکە بۆی 11 و 14 نەماوە ئێستا بەڕاستی لەبەر گەشەی مناڵ و لەبەر بوونی خواردنی باش و بڵێن فەقیری نەماوە مناڵ زووتر ئەکە ینی کچان زووتر ئەکەونە سەر سۆڕی ماگانە ئێستا دایکێ بۆلام مەڵێ وەڵا کچەکەم 11 ساڵەیە 2.5 ئەمە ئێستا زۆر ئاساییە لەبەر گەشە پێدان و لەبەر بوونی خواردن جاران ئەم شتە نەبوو ئێستا زوو ئەکەونە سەر سۆڕی ماگانە فەو هۆرمۆنی LH و FSH ئەڕێژدێت و تەسیرەکاتە سەر هێلکەدان وردە وردە ئەم گەرایانە حازرەکە گەراکان حازرەکە لە ڕۆژێکەکە ئافرەتەکە کەوتە سەر سووری ماگانە مانای وایە هێلکەکەی ئیتر تەواو پێگەیشتووە وەکو پێم وتی ئەم هێلکەیە کە سەرچاوەی هۆرمۆنەکانی پرۆجسترۆن و ئیسترۆجینە طبعا ئیسترۆجین بۆی معلومەکە بەڕاستی بڵێ ئیسترۆجین هەر لە هێلکەدان ناڕێژدێ لە چەوری لەشی ئافرەت ئەوانەی کە قەڵەون بڵێن ئیسترۆجینیان زۆرترە لەبەرەوە تا تەمەنێکی زیاتر لەوانەیە هۆرمۆنیان بمێنێتەوە و ئەمانەش بەرەنگارن بۆ نەخۆشی خراپەکان بڵێن لەبەر ئیسترۆجین نابێت لە تەمەنی 52 53 بەرەو زوور بمێن خۆشی خراپ شێر 50 شێر 50